کم 8 کوچبرد بن آوونا دو کشتین قاچاق ده لپراوین کالیفورنیا جیانا خوش دست ددن. اندازیار و عردناسین وانه دبیجن هرمین کردان و هنجهن دنین ترکیه ده بردوامی دبن مترسیا عردها جاندابن. میشل یو خلاطا اوسکار یا باشترین اکتر وردگره. جاء برنامج كورت كونكشن دمو هميدة من وباش سلااو ئەم کاتتان باش و خۆشاتنەوە بۆ کورت کۆنێکشنێکی نوێ و لەگەڵ هاوکارم ساڵح دەمیجار پێکڕا لە خزمەتتاندا دەبین و سەرەتاش بە هەواڵێک لەسەر بانکی سیلیکۆن ڤالی دەست پێ دەکەین. سەرۆک جۆ بایدن جەخت دەکاتەوە لە لێپێچینەوەکردن و بەرپرسیارکردنی تەواوەتی ئەوانەی شکستیان بە بانکی سیلیکۆن ڤالی و هەروەهاش بانکی سیگنەچەر هێناوە و دڵنیاییش دەدا بە هاوڵاتیانی ئەمریکایی کە ئەژمارە بانکیەکانیان پارێزراو دەبن. سەرۆک بایدن لە ڕاگەیەنراوەکەی ڕۆژی یەکشەممەیدا دەڵێ بە هەموو شێوەیەک وابەستەیە بۆ لێپێچینەوەکردن لەوانەی بەرپرسیارن لەو ئاژاوە جێڕیە و دەشڵێ بەڕێوەبەرایەتیەکەی بەردەوام دەبێت لە هەوڵەکانیدا بۆ چاودێریکردن و ڕێکخستنی کاروبارەکانی بانکە گەورەکان تا جارێکی تر ئەمریکا نەکەوێتەوە ئاوەها ڕەوشێکەوە. سەرۆک بایدن هەر لەو ڕاگەیەنراوەیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا نووسیویە گەلی ئەمریکا و کارداریەکانیش پێویستە متمانەیان هەبێ بەوەی ئەژمارە بانکیەکانیان لە جێی خۆیاندان هەر کاتێک پێویستیان بوو. ڕزگارکەرێن ئەمریکی ڕۆژە یەکشەممە گوت هەری کەم 8 کەسان ژیانە خۆشە دەستا دەما کۆ دوو کەشتین قاچاغên گومانبار لە پراوên باشووری کالیفۆرنیایê بناو بوون. بەرپرسê ڕزگارکەرên bajarê San Diego James Gartland di konferanseka rojnamavanî de got me 8 giyan winda kirin. Ev yek ji xerabtirîn trajêdiyên qaçaxiya deryayê li Kalîforniyayê. Wî got spanî axêvekî berî nîvê şevê telefonî jimareya ڕەوشێن ئاوارتە 911 کر و گوت 23 کەس دوو کەشتین بچووک و vekirî de hebûn 8 diyekê de û 15 diyadin de ku li perava Torrey Pines qulubî. San Diego bajarekî nêzîkî sînorê Meksîkê ye. وەزیری دەرەوەی ئێران ڕایدەگەیەنێ لە دۆسەی ئاڵوگۆڕی جیراوەکاندا لەگەڵ ئەمریکادا لێک نزیک بوونەوە هەبووە، بەڵام هیچ بەڵگەیەکیشی نەخستوەتە ڕوو وەک پشتیوانیەک بۆ قسەکانی و واشنگتنیش دەست بەجێ ئەو قسانەی بە درۆیەکی پەتی ناودێر کردووە. پێشتریش حوسەین عەبدوڵڵاهیان لێدوانی هاوشێوەی داوە سەبارەت بە گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکادا لەسەر سامانە سڕکراوەکانی ئێران لە دەرەوە و لەسەر ژمارەیە بابەتی تریش کە هیچ بەرەنجامێکیان نەبووە. پێدەچێت هەندێک لەو لێدوانانان لە پێناو بەدەستێنانی پشتیوانی ناوخۆیی بێ هاوکاتی ئەو شەپۆلە ناڕەزاییە بەرفراوانەی ناو ئێران. دژ بە ڕژەمی وڵاتەکە و هەروەهاش وەک هەوڵێکی تری ئێرانیش لێک دەدرێتەوە بۆ بەرزکردنەوەی نرخی ڕیاڵی ئێرانی. نت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ ئەوەی ئێران دەیڵێت درۆیەکی تری گەورەی ئێرانە و هیچی لێوە بەرنایەت تەنها زیادکردنی خەم و مەراقی کەسوکاری جیراوەکان نەبێت. پشتی دژمناهیا به سالان کو آرامی و اولهیا هرمی خستبو مترسیه عربستان سعودی و ایران لحف کرن کو تکلین خواه جنو و آوا بکن و بالیورس خانه خواه وکن. لأفگاف شارزاد بیجن دبکو آستک نویه تفلهویه لتکلین دیپلوماتیک عربستان سعودی و به اسرائیل را زیده بکه و دبکو واشنطنجی هرس بکه. هما پشتی راگهاندنا پیمان هر دو ولاتان به نوبینکاری چینه اپوزیسیون اسرائیل او وکو تکچونه که مزن یا سرک وزیر بنیامین نتانیاهو آنی زمان. جبو رونی کرن و شیروا کرنا و بابتن ها لکولینر جنگ ساگنیچ جور جو واشنطن پایتخت به مرایه. دم باش ما مسته جنگ افری کفتن و نزیکبون عربستان سعودی و ایرانی دوی دمه دا ته چواته لگور خوندناته. اویدیه غیر نرمال تشتکی نرماله کو چید بد بله هر تشتکو ناو ایران و سعود تیده بد
بالا خلکی گلک دکشینه دکو کس باور ناکد او هر دو ولات بگینه آست بگینه در انجام کی کو تفاهم کی ناو بروان دروست بید بله پا امتزان هر دو ولات جید ویان امنا کوکیت ناو بروان ده هی و مترسین امنی کد ناو برا کو امنا کوکی بوان درست دکات بچه کیم تربید خالقی مهمی دوام جی اوه کو تركيزه فوكسه هري مظن لسر سعوده وبس كس تركيزه كمظن لسر ايراني ناكا ايا بوشي ايران دفيت لقال سعود دانستاندنا تشيكر لقال سعود بكيت ريكفتنكي يجمن و اوجي خالكي جرينجا او تني قانع كرنا ايران قانع كرنا سعود نينا او قانع كرنا ايران جي كونا كوكين خوال قل ولاتي مملكة عربية باردة وسر ميزكي لقل إيراني دانيشة يجمن و أفا درن السبب قانع كرنا إيراني جي أفا كو حوالين فلنا في شيء تردك كو هر دچانا كو كل قل إسرائيلي كو تردبا وهم حميد زانن حفتيك نينا وان هيبك نينا كل إيراني هيري شكل درس نبت لسر بنجهكي أتومي بيل سر بنجهكي انرجي بيل سر بنجهكي حكومي بيل وجلك دعاهن كو أو هيري شارج عالية إسرائيل فتيتا تذكرن باشا ما مستجنگ يعني فرصة كمزند ورده هيا چما چين يعني چينه وكو ابيجن او نافبينكاريا كو چينه كري وكو قزنجكش خورا حساب دكه وكو سركفتنك جويراتي ديتن چما چين دفي وقت دا بويا نافبينكار بكي صالح بسر پیوندی دروی چین اختناک هی گوتناک هی کد بیجن پیوندی دروی چین لسروی اساسی خاطی بنا کردن که هر دفعه که امریکا تیدن نبود چین خواسته تیده بید اویدیه که مساحیه که بوخو وکد تایبتی مثلا ولات افریقا و ولات جنوب امریکا جه افتش دیاره که هر ولات کی هر دفعه کی کو نشاط امریکی کم بین چین خوازد نشاط خو اکتیویتی خو زیاده تر کرد یجمن و مثلا خلیج جه کنداوی جه هر وصایه که امریکا رول کی گله کی کم کنداوی نکهیه طيبتي بشتي هيريشن 2019 كل السعود هاتيه كرن جالي هوثي ينجي وكو سعود بيجي جالي ايرانيان ذا امريكا چه رولكي اريني بوخا ابدي نكر بريفا نبر لنافشي وسياسه امريكا بيوندين درفين امريكا كان دافيد تني لسر أساس برجواندين سياسة أمريكية أبيدية لولاة أمريكا ولسر سياسة نافخوية أمريكا هاتي درس كرن وكو نوجن كرنا عقد أتومي لقال إيراني بل السعود ولاتن دن هندك برجواندين دن هنا يان هندك بيداويستين دن هنا كو دفيتن بينا چاره سر کرن و اول درفتك بو دليفيك بو تشين كوفي درفتي وي والله هان هنكي داغرا باشا امر سر اسرائيل كو اوبوزيسيون و ركفتنا هان اگر بسركه و بچسري وكو تكشينه كمزنج سرك وزير بنجامين نتنياهو را دبينه اف يك چاوا دكاره يعني اسرائيل چاوا دكاره نزيكي و يكي بو جلو إسرائيل دبينه كوي وبراسيجيا ومترسيك بيسر بيوندين كو إسرائيل هيفي ديكرن بعربستان السعودي را بهتر بيش بخا نخير أبيك تيك شونك نينا براستي يعني عندك نمونين دن لولات نفتشي هنا الوشاط نافين هنا وكو تركيا وكو قطر كو بيوندين خرط لجال أمريكا هنا والحمان دم ده بيوندين وان لجال إيراني شي هنا و إمارات جي بيوندين جالك خرط لجال إسرائيل بس جوازيك الفرهية ما مستا يعني عربستان السعودي سركيشة وتورا أم بيجن لدجي إيراني أو تورا السنية كل برامبر أم بيجن أنيا السنية كل برامبر إيراني راد وسته
راست اللي او بيوندين كنا برا ايران والصعود تينا كرن نها نابتا ابيديك اتفاقي كي استراتيجي نابتا اتفاقي كي هذا بنديه كل ديجي اسرائيل بيان ديجي ولايات ليبيا يجمل فابا يعني نكو تشتكك واسرائيل قالك حاجي بكت قالك جي حزب بكت قالك بخوزك وكدرس بن لي نابتا تهيكجونك بو حكومه اسرائيل يجي حتى نجيت بين راديك والسعود ببته هذا البندي إيراني متفقي إيران أو شيء تريس نابت براستي مهم أباك وبيوندين سعود وأمريكا دي شوابه وبيوندين سعود وأمريكا بيوندين ميجوين أبجت هيك ناتشن شو أجرت بكرتي ما مسجن دما مجالك يمت برسوا من الدعوية في بكرتي بدي أجرت أقول أمريكا كو أم بيجن بري بيهتر بالا خدس الروشة النافخي بيهتري كو بده هرمه وديار بو حتى السر أستا سوريا وان ولاتين وهرمه كو سوريا هنكي أمريكا هنكي فدكشة تدبيجي كو أو بشتي فيري كفتني وأمريكا حسب كي بك كو براسي فلاهيك الهرمه يشتي ودفي جارك دن داغرة أجرت بكرتي برسوا نخير چونکه او والله رول سیاسی امریکا نافچه لسر اساس سیاست نافخوی امریکا و سیاست نافخوی امریکا رینادت که حکومت امریکا دخل خود زیاده تر بکن کاروبار در هند او والله دی هر بمینت و بر هندی جی سعود و ولات دن و اسرائیل هندک چارەسەری تایبەت بۆ خود دروست دکن بۆ خود بینن دا کود نبونا امریکا دا کارن وان و برجه ایمان بوری بچه لکولینر جنگ ساگنش تجور جواشتان پایتخت مرابوی سپاس بو واناگایان سەرۆکی تورکیا سەردانی ناوچەی هەتای دەکا و لەوێش دەچێتە ئۆردوگاکانی ئەو خەڵکەی بەهۆی بوومەلەرزەکەی مانگی ڕابردووە بێخانە و ماڵ ماونەتەوە. بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە سەدان هەزار کەس لە 11 ناوچەدا ناچار بوون لە ناو چادردایان لە شوێنە کاتیەکاندا بژین. بەپێی ئامارەکانی حکوومەتی تورکیا تا ئێستا 4,975 کەس لە ئاکامی بوومەلەرزەکەی ڕۆژی 6 مانگی دوو گیانیان لەدەستداوە و 6,278 کەسیش لەو ژمارەیە خەڵکی بیانی بوون و زۆربەی ئەو خەڵکە بیانیەش ئاوارە سووریاییەکان بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان و حکوومەتەکەشی کەوتنە بەر ڕەخنەوە و پێیان دەگوترێ هیچیان نەکردووە وەک ئامادەکاری بۆ پارێزراوی خەڵک لە بوومەلەرزەکان. اندازیار و اردناسین باجار وانه دبیجن گلک باجارین هرمین کردان و هن دورین دنین ترکیه دبن مترسیا بردوام یا اردهجان دانه او شیرتان دکن که د آواکرنا آواهیان ده دوی سبروج جه و بنگهن وان آواهیان لبرچاوان ورن گرتن. پمنیر دنگ امریکا عارف اصلا راپورتک هیه. Zemin durumları kırmızı bölge çok لوانه لسر ارتج سمینرک بناوه لهمبر آفتین خوازایی عقل و زانستی هات لدارخستن و هجمارک پارتین سیاسی و ریخستن سازین سیویل بشتار بون. ده سمینر دا بحث سدمین ارتجان، قالا گرنگیا چکرنا آواهیان و پشت ارتجان پیدوین با سخلمیا مروان هات کرن. زانیار ادنگاری مسعود بور دبیجه کو نهدو طبقاین مزن اردی آناتولیا و هرمین کو پرانی کرد لسر دجین کاشتکه و افدبه سدما ارتجان. Anatolia, Kurdistan derece yekemin de erdi ertecaya. Hinde levha hemen bir neve tabaka levha. Beli Kurdistan'ı da du levha axa Kurdistan'ı bilindike. Ziber hindi deprem gelecarat çedbe. سروک اودیا میمار و اندرزیاران ایمویی وانه مکایل آتیکودکو باجار وانه جی لسر خطا ارتجیه و دویل گور و راستی آواهی ورن چیکرن. آتیک هر وها گودکو بگور تسپیت نوان نهل باجار وانه نیزی 10,000 آواهین لگور ریگزین پلانا ایمار نهاتنه چیکرن. هوا وهذا قلني كسي بيجي جابتك ولا عند جابتك وقت وانا افتشكوا تازه بوتي او فايل تازه بوتي بكده اولي تفيانا تك مازن ولا تشيبت از بيش بهتر لفكي 2011 هاودا بيسات شخصا كسب نكشتر افجدا في جارب تبر فينز ويكي 10 قطعي 15 قطعي كزنن مش
د ارتجا مره شیداجی هاتبو دیتن کو آواهین کل پساران آنکو لقونتارن چیایان هاتی چکرین پرانیان وان زرانه دیده بو لی آواهین کل دشتان هاتی چکرین پرانیان وان ویران بو بورجی بالدکشنه سرویه که و دبیجه کو دوی باجار لقونتارن چیایان وره چکرین خوانی خواه بلا نزیک چیایا چی بکن و هکی اردت نرمزی بچیکن گره بلا گله ساغلام بچیکن gereken şöyle bu saziye değil üniversite o dedi yapmayı topen jigori bir planak çeker jigori bir bilgi avarken هیجای گوتنه کو د شش سبات دا لمرشه دو ارتجم به حس پیکاتبون و ده باجار ویران بوبون لگور هجمارن داویین فرمی نیزی 5000 کسی جان خوش دستایه عارف آستان دنگ امریکا سەرۆکی تورکیا ڕایگەیان ڕۆژی چواردەی مانگی پێنج هەڵبژاردننی تورکیا دەکرێت و دەشڵێت خۆی و هاوپەیمانەکانیشی دەخوازن ڕۆژی هەڵبژاردن وەرپچەرخێنن بۆ سڕینەوەی لێکەوتەکانی بوومە لەرزەوێرانکارەکەی ڕۆژی شەشی مانگی دوو. ئێستا شەش لایەنی ئۆپۆزیسیۆن کاندێدی خۆیان دەستنیشان کردووە بۆ سەرۆکایەتی تورکیا و وەک چاودێر دەڵێن کەمال کلیچداروغلو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا دوو جەمسەری تەواو لێک جیاوازن. دکتۆر ڕێبوار فەتاح شارەزا و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت و ئەمەوێ بزانم لە ئاواها ڕەوشێکی سیاسی و دارمانی ئابووری و وێرانکاریەکانی بوومە لەرزەکەدا چاوەڕوانەکرێ ئەم هەڵبژاردنەی مانگی پێنجی تورکیا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوابێ. بەڕاستی ڕەوایی یا ڕەوایی و قانونی هەڵبژاردنەکە لەژێر پرسیارایە چونکە لە بوومە لەرزەکە زۆر بەداخەوە 50,000 کەس کوژراوە 600,000 ماڵ ڕووخاوە و 14 ملیۆن کەس ئەمانە تورک نەک ئاوارە 2 ملیۆن ئاوارەی سووریاش بڵین بوومە لەرزەکە کاری تێکردووە لەم دەوروبەرە بەڕاستی زۆر زەحمەتە بتوانین هەڵبژاردنێکی ڕەوا بکەین هەرەوە نییە چونکە ئەگەر 50,000 کەس کوژرابێت و 14 ملیۆن کەس کاریگەر بوو بێ لەسەری ئەبێ چەند کەسی دیکە لەو تۆڕە کۆمەڵایەتیە کاری لێکرابێت زۆر زەحمەتە بەڕاستی بتوانم قانونیەتی یا شەڕیەتی بەمێ. بەڵێ دکتۆر بەڕای تۆ لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و کەمال کلیچداروغلودا کە دوو دنیابینی ئێجگار جیاوازیان هەیە ینی و کوردواتەنی مەگەر هەر تەنها خوایان یەک بێ ئەجینان لە هەموو شتێکدا جیاوازن کامیان ئەتوانن نوێنەرایەتی گەلی تورکیا دەنگدەرانی تورکیا بەدەست بێنن بەڕای تۆ زەمینەکە بۆ کامیان زیاتر ڕەخساوە ینی زەمینەی لەسەر ئەرزی واقع وەک کلیچدار گونجاوترە بەڵام بۆ زیرەشی و بۆ ئایدۆلۆژی و بۆ ئەوەی کە توانیوێتی هەستی خەڵک بهروژێنێ بە تایبەتیش بە ڕێگەی ئاین و بە ڕێگەی دەمارگیری نەتەوایەتی لە لای من ئۆردوغان کاریگەرترە چونکە بیرمان نەچێت خەڵکی ئاسایی دەنگ دەدەن ئەو خەڵکەی کە دەنگ دەدا دەکەوێتە ژێر ئەو کللتورەوە کە تیایدا پەروەردە بووە لە دیدی منەوە ئۆردوغان لە 20 ساڵی ڕابردووە توانیوێتی کللتورێکی زۆر جیاواز لەوەی پێشووتر لە تورکیا بچەسپێنێ بیکا بە تورک ئەو کللتورە جیاوازە دکتۆرە گەر یارمەتیم بی زیاتر بنچینەکەی ئاینە یا بنچینەکەی نەتەوەپەرستیە لە تورکیایە کامیانە هەردووچێتی دوو سەرن کە لە یەک جیا نابنەوە ئۆردوغان لەو 20 ساڵا توانیوێتی کە هەموو دەستگایەک ئەگەر دیموکراتی بووە بە پێشتر لە ناوی بەریەوە بیکا بە دەستگایەک کە خۆی ئەیەوێت دەستگایەکە لە لایەشی ئیسلامەتیە لە لایەکی تری قەومیەتێکی زۆر تونڕەوە دیارە ئەو بینایشی لەسەر کۆمەڵێ شت کردووە بە تایبەتی لەسەر کورد کردوێتی چونکە دایما باسیەوەکە کە تەرۆریست لەناوە بە ئەو تەرۆریستە لەویا هەمیشە کووردە ینی ئۆردوغان توانیوێتی زۆر سەرکەوتوانە هەنگاوی وا بنێ کە ڕەنگە ئەتا تورکیش بمایە نەیتوانێ ئەو هەنگاوانە بنێ بەڕاستی ناتوان
ناتوانین خۆمان لەوە بشارینەوەکە ئۆردوغان زۆر سەرکەوتو بووە تەنانەت لەو بوومە لەرزەیەشە ئێستا زمانی بەکارێنێ کە ئەوێ بێتە پێشەوە خۆ ڕەنگە پێشخستنی هەڵبژاردنەکە پەیوەندی بۆ بوێ کە بۆ ئەوەی کێشەی بۆ مەلەرزەکە قوڵتر نەبێتەوە کێشەی کۆمەڵایەتی و ئابووری بۆ مەلەرزەکە قوڵ نەبێتەوە بۆی بتوانێت بە زووترین وەخت خۆی دەرباس بکاتی باشە لێرەدا دەنگدەرانی کورد بە تایبەتیش مەبەسم لە هەدەپەیە هەدەپە دەتوانێت چی بکات چ جۆرە متمانەیەکی هەیە ئەم جارە ئەگەر دەنگیدا ئەو داوایانەی نەتەوەی کورد لە تورکیادا وەکو ڕێکەوتنیی کۆنکریتی لێبێ کە پەشیمان بوونەوەی بە دوادا نەیە چ متمانەیەک هەیە بۆ هەدەپە جاایە لەگەڵ هاوپەیمانێتەکەی ئەردۆغانە بێ یا لەگەڵ هاوپەیمانێتەکەی شەش لایەنەکەی ئۆپۆزیسیۆنە وەکو دەنگدان مەبەستمە بە بۆ چوونی من کورد هیچ گەرانتیەشی نییە بەڵام ئەوەی کە لە بەرژەوەندی کووردە هەموو میدیای جیهان و میدیای تورک و میدیای ناوچەکە دان بەوەدا دەنێن کە دەنگی کورد کە لە سانەوەی کورد لە باکوورە لە تورکیا دەنگ بە هەدەپایە یەکلاکەرەوەیە لە هەڵبژاردننی ئەمڕۆدا ئەمە هەواڵێکی زۆر باشە بۆ کورد بەڵام بەڕاستی ئەو بەشەکەی تری پرسیارەکەت کەوتۆتە سەرەوەی کورد تا ئێستا چی کردووە ئایا توانیوێتی ئەوەنگە زیرەک بێت ئەوەنگە سیاست بزانێ کە زەمینەیەک بەئافرێنێ جێ خۆی بکاتەوە بە قەناعەتی من نەیتوانیوە پێدەچێت کە دەنگی هەدەپا پچێ بۆ مێزی شەشکەسی کە بڵین ئۆپۆزیسیۆنە لەگەڵ هەموو ئایبێشیشە کە هەیە بیرمان نەچێت کلیژدار هێشە بوو لەوانەی کە حیزبەکەی کلیژدار هێشە بوو لەو حیزبانەی کە پارێزبەندی لەسەر سەلاحەدین دەمرتاژ لابر بوو خەنە زیندانەوە یعنی کورد لە دووڕیانێکی زۆر سەختایە وەڕەنگە ئەمانە هەمیشە لێوەی فێرە بین وە ڕەنگە کورد لەم هەڵبژاردنەوە زۆر فێر ببێت جنابەت ئاماژە بەواکەی دکتۆرەڵی کورد نەیتوانێت بێتە خاوەنی بەرنمەیە کە بتوانێت مافەکانی خۆی تیا جێ بکاتەوە و جێگیریان بکات لە تورکیادا کورد چۆن بتوانێت ئەوە بکات لە کاتێکا کە زۆربەی هەرە زۆری ڕێبەرە سیاسیەکانی لە زیندان راون کۆتوبەندێکی ئێزجگار زۆر لەسەر جم و جۆڵە سیاسیەکانی کورد و لایەنە کوردیەکانی شەیە لە تورکیادا یعنی لەلایە کورد پەرش و بڵاو لەلایە خەباتی کورد پەرش و بڵاو بۆ نمونە قەندیل ئایا ئەتوانین قەندیل بە شەریعەت دابنین لەم ڕۆی جیهانە ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە ئایا کورد دەتوانێت دەستبەرداری خەباتی چەک بێت و هەموو توانای خۆی بخاتە خەباتێکی سیڤڵ و نێودەوڵەتیەوە بیرمان نەچێت لە ڕۆژگاری ئەمڕۆوە خەبات تەنیا لە ناو وڵاتێکان نییە بەڵکو لە دەرەوە کاریگەرترە بە بۆچوونی من کورد لە تورکیا لە دوو لاوە شکستی خواردووە لەوەدا کە بتوانێت کامپینێکی نێودەوڵەتی کارا دابمەزرێنێ بەوەی کە پرۆگرامێکی هەبێ بۆ تورکیا و بۆ داهاتی و تورکیا کە کوردیش لەویا پێکاتەیەکی کاریگەر بێ لەلایەکی ترەوە کورد نەیتوانی و دەستبەرداری خەباتی چەک بێت کە بەڕاستی بەڕاشکاوی ئەڵێم لە ڕۆژگاری ئەمڕۆوە هیچ جێیشی نییە دکتۆر دوا پرسیارم ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام دەیتەوە بە پێی ڕاوەرگرتنە گشتەکانی لە تورکیا دەکرێن هەردووکیان هەم کلیژداڕۆغڵ و هەم ئەردۆغانیش لە ئاستێکی نزمی ئاستی جەماوەری خۆیاندان کاندیدی سێهەم ئەگەر دروست بێ دەتوانێت جێ ئەوان بگرێتەوە زەحمەتە هەر ئەوەی کە شەش ئۆپۆزیسیۆن هەیە شانی ئەیا کە ئۆردوغان توانیوێتی ئۆپۆزیسیۆن چۆن لە توپەت بکات ئەوە سەرکردنە بۆ ئۆردوغان بەڵام ئێستا بڵێیت کاراکتەرێکی کە بێتە ناو ساحەکە و بتوانێت ڕێیەکی زۆر وەربگرێت نازانم خۆ ڕەنگە هەدەپە تەنها حیزبێک بۆی بتوانیەوە بکات چونکە زۆر زەحمەتە مانگێک پێش هەڵبژاردنەکە یا چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنەکە حیزبێکی تازە بێتەکایەوە بەڵام ئەگە هەدەپە بتوانێت بە پرۆگرامی پێشوویەوە بەشداری بکە بە قەناعەتی من ناڵێ مەی بردەوە بەڵام جێ خۆیە کردەوە دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت سپاس پێزانینە دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان
هالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب بدن پزانین و نوچین جیهانه. ئیسرائیل ئەمارێکی چەک و تەقەمەنی لەناو سووریادا دەکاتە ئەمانجوو لەو هێرشەدا دوو چەکداری سەر بە کۆماری ئیسلامی ئێران کوژراون. ئەو هێرشەی درنگانێکی ڕۆژی یەکشەممەی ئیسرائیل وەک ڕامی عەبدوڕەحمان سەرۆکی ڕێکخراوی سووریایی ڕوانگە بۆ چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت ئەو ئەماری چەک و تەقەمەنیە هێزێکی سەر بە ئێران بۆ و کەوتۆتە نێوان تەرتوس و هەرێمی حەماوە و دەشڵێ بێ لەو دوو چەکدارەی سەر بە ئێران کە کوژراون سێ سەربازی سووریاییش بریندارن. سانا ئاژانسی فەرمی دەنگوباسی سووریا دەڵێ لەو هێرشە ئاسمانیەیدا ئیسرائیل موشەکی بەکارهێناوە و لە باکووری لوبنانەوە موشەکەکانی گرتوۆتە ئەو ناوچەیەی ئەمارە چەکێکەی لێبووە و دەشڵێ هێزە سەربازیەکانی وڵاتەکە توانیویانە ژمارەیە لەو موشەکانە لە ئاسماندا بتەقێننەوە. زارۆکên cîhadiyên biyanî futbolê li yarîgeheka Axîna navendeka Bakur Rojhilatê Sûriyê dilîzin ku desthilatdarên Kurd hevî dikin dê alîkariya zarokan bike ku li ser îdeolojiya dewleta İslamî mezin bûne. Bêhtir pênce nûgihiştiyên di navbera 11 û 17 salî de di nav de jî rojavayiyên ji Amerîka, Brîtanya, Fransa û Almanyayê li navenda Orkeş ya nêzîkî bajarê Qamişloyê ne. Agahiyên bêhtir di vê raportê de. لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە نزیک شاری قامشلی نزیک لە سنووری تورکیا دەسەڵاتدارانی کوردی هیوا دەخوازن ئەم سنتەرە یاریدە دەربێت لە ڕێی ئامادەکردنیانەوە ژیانی ئاسایی بۆ ئەو منداڵە تەمەن خوار 18 ساڵانە و گەڕێننەوە ئەوانی بە ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی گۆش کراون. ئامانجی سنتەرەکە سەرپێخستنەوە یان ڕاهێنانەوەی ئەو منداڵانن کە لە نێو سنتەرەکاندا ئەوەی بە سنتەری ئۆرکێش بۆ ئامادەکردنەوەی منداڵان دەناسرێت. ئەم پرۆژەیە لە دوو بەشی سەرەکی پێک دێت کە بەشی پژگیری دەرونی و هەروەها بەشی خوێندن و فێرکاریە. پتر لە 50 منداڵ کە تەمەنیان لە نێوان 11 بۆ 17 ساڵانەیە ژمارەیەکیان لەگەڵ باوانیان لە بریتانیا و فەڕەنسا و ئاڵمانیا یان ئەمریکاوە هاتوون. ئەم سنتەرەی 6 مانگ لەمەوە بەرکرایەوە یەکەم ناوەندە کە هەوڵی سەرپێخستنەوەی کوڕانی بیانی دەدات لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەوەی لەژێر دەسەڵاتی کوردیدایە لەو ناوچەیە کە بەندیخانەکان و کەمپەکان پڕن لە هەزاران لە کەسوکاری گروپی دەوڵەتی ئیسلامی لە پتر لە 60 وڵاتەوە. ئامانجی درێژخایان لە پرۆژەکەمان ئامادەکردنی ئەو دەست بە سەردا گیراوانەیە هەتا بتوانن لەگەڵ کەسانی دیکە بگونجێن و لەگەڵ کۆمەلگاکان تێکەڵ ببن دوای ئەوەی ڕادستی وڵاتەکانیان دەکرێنەوە. ژمارەیەک لەو کوڕانە کە وا یاری لە یەکێک لە ژوورەکاندا بۆ کات بەسەربردن دەکەن هەر کاتێک ئەو کوڕانە بوونە 18 ساڵان پێویستیان بە پرۆگرامێکی دیکەی ڕاهێنانەوە دەبێت بۆ ئەوەی وڵاتەکانیان وەریان بگرنەوە. بەدڵنیاییەوە ئێمە گۆڕانێک بەدی دەکەین. ناتوانم بڵێم گۆڕانێک لەو کۆڕانەدا لە ماوەی شەو و ڕۆژێکدا دەبینین بەڵکو بە قۆناغ گۆڕانکاریەکە تیایاندا ڕوودەدات. یەکەم هەفتە وەک دووەم هەفتە نییە و دووەم هەفتەش وەک سێم هەفتە نییە. منداڵانی جیهادیەکان ئەوانەی لە سنتەرێک لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا وا یاری تۆپی پێ دەکەن دەسەڵاتدارانی خۆسەری کوردی هەوڵ دەدەن ئایدۆلۆژیای گروپی دەوڵەتی ئیسلامی لە مێشکیاندا نەهێڵن. جیاوازی لە نێوانیاندا هەیە. هەندێکیان کاتێک بۆ یەکەم جار دەگەنە ئێرە نازانن چۆن مامەڵەمان بە چاو لەگەڵدا بکەن بەڵام دواتر فێر دەبن. هاوکات ژمارەیەکیان تێکەڵ بە هاوڕەکانیان نەدەبوون بەڵام پاشان کەوتنە قسەکردن لەگەڵ یەکتری و ڕوانگەی خۆیان دەردەبڕی. هەر بۆیە دەڵێن بەڵێ گۆڕان تیایاندا بەدی دەکەین بەڵام بە قۆناغ. هێزەکان بەڕابەرایەتی کوردی و پشتیوانیکردنی هاوبەندی بەڕابەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشەنگی شەڕیان دژ بە داعش لە سووریا کرد و ئەو گروپیان لە دوا قەڵاو بنکەیان لە سووریا لە ساڵی 2019 و دەرنا. نحن لا نرغب بوجود الأطفال. ئێمە نامانەوێت ئەم منداڵانە بە شێوەیەکی هەمیشەیی لە سنتەرەکاندا بمێننەوە بەڵام بەڕاستی هەوڵە دیپلۆماتیەکان سستن. هەر بۆیە پێمان وایە کە دامەزراندنی سنتەرێکی نوێ بەم شێوازە زۆر باشترە. لە ئێستادا کاتێک باز لە ڕاهێنانەوەی منداڵان دەکەیت
ئێمە تەنها باز لە 100 یان 200 منداڵ ناکەین. منداڵانی زۆر هەن کە پێویستیان بەسەر پێخستنەوە هەیە، ئەوەش لە ڕووی استراتێژیەوە کارێکی باشە. بەدەیان هەزار لە نێویاندا کە سوکاری جیهادیە گومانلێکراوەکان دەست بەسەر کراون. لەو کاتەوەی کەمپی ئەلهۆل و ڕۆژ لە ژێر دەسەڵاتی کوردیدان لەوانە نزیکەی 10,000 کەسانی بیانی تەنها لە کەمپی ئەلهۆڵدا ژیان بەسەر دەبن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. د سردانا خویا باکوور روجلاتê Sûriyê de serkirdeyê fermandariya navendiya Amerîkî CENTCOMê General Michael Corella rêxistina Dewleta İslamî Daeş wekû artêşeke di girtîgehê de bi nav kir. Wî got eger ev grup azad bibe dê bibe metirsiyeke mezin li herêmê û li derveyê herêmê jî. Ji bo agahiyên bêhtir û şîrovekirina vê mijarê niha Diktor Ferîd Saedûn şîrovekarê siyasî ji bajarê Qamişloyê biriya Skype bi me re ye. Dem baş Diktor Ferîd, hûn vê axaftin û nirxandina Corella çawa şîrove dikin? An ku Daeş ev grupa têkçûyî çawa dikare bimîne artêşek li herêmê? Rojbaş yani birastî me dubare kiriye me gelek yanî ser ziman yani ev kampên gihana kabûne wek zindana ji Daişê re ew kampanan denê demedi yani wek rojeke yani wek bombeyeke demkî yani wê rojeke ji rojan wê bê teqandin wê ev kesana derbibin. Dema got derbibin yani gelek alavin wana hene roleke mezin roleke xerab û wêranî di hundirê Rojavayê Kurdistanê de pêk bînin ji ber çi ji ber yani em lê dinarin ev kampên hanê gihaneka yani ev zindanên malbatên Daişê tê de bi salan çêbû û di hundirê van sala de jî yani gencên wana mezin bûn yan hinkî nû çêbûne nefşekî nû çêbûye ewana jî ew kesan tên perwerdekirin li ser destê Daişê ji ber kesên hundirên kampê yani mixabin yani kamp bixwe bûye weke sîstemeke bûye weke rêxistineke ji Daişê re yani xwe tanzîm kirine xwe birêve birine siyasiyên xwe çêkirine hundirê van kampan de û xweş yani bû zelal bûye hatiye eşkerekirin gewanan zarokên xwe gencê xwe perwerde dikin li ser raman û li ser dêrçûyên Daişê ji ber wilo jî yani ewanan yani xwe dibînin wê rojeke ji rojan wê evana derên û divêk amade bin dema derketin nav xelkê dema derketin derbîn dîwarên van kampan karibin janeke nû bibînin û ew jiyana hanê jî li gor ramanên wana li gor yani em karin bêjin ew helwestên tundeyî gibaweriya wana pêntê li Baş Diktor Ferîd ava bin. Berê yanî me dît niha di rapora berî vê de ku çawa desthilatdarên xwecihî hewl didin ku di çarçovaya hindek program da ev ciwanên ku em bibêjin zarokên Daişê ne wan car perwerde bikin û ew em bibêjin mejiyê ku ji aliyê Daişê mejiyê wan ku hatiye şiştin car gidin perwerde bikin û ji nû daxin nava civakê. Tu dibêjî yani ew program têrê nakin ku heta careke din ev îdeolojiya han xurt dibe li van kampan? Yani biner ev ideolojiya hanê yan ev ramanên li ser mezin bûn û li ser perwerde bûne ev ramanên bi sedên salan 1400 salê wana çêbû yani ji destpêka xewarica hetanî roja îro ev qonaxin dirêj di dîroka İslamî de derbas bû û kesên tunde û kesên yani nerînên terorîstî hatine avakirin û amadekirin di rojekê de di 10 roja de di salekê de duwazê tu nikare mejiyê wana biguherî ber evaya mejiyê milletekî yani bi rastî perçakî mezin nefşekî mezin ji milletê İslamî baweriya îna bi van ramanên hanên tê û li ser wa ramana hatî kedîkirin hatî xwedîkirin tu nikarî ji mejiyê wana derxi bibe hesanî û rêveberiya xwe ser jî yani dema bixwaze givê xwartina hanê çêkê alîkarî pêr nebe ji aliyên yani ji aliyên saziyên navdewletî bi tena xwe nikare yani wê karibî çenda em dizanin yani di hezaran diva kampa de yani pirên wana yani rêjeya herî bilind ew zaroka û ciwanan di hundirê va kampên hanê de belkî 5-6 hezar kes ji vana hene wê çawa rêveberî bi tena xwe wê karibe yani kar û barê perwerdekirina wana wê ra ez dibêjim ava alîkariyek navdewletî jî erdibê du saziya navdewletî alîkar bin hetanekî karibin
وی مجی هانه بگهرن اواجی سال جیر دوین سازی جیر دوین جواد جیر دوین اکادمیسیان جیر دوین یعنی گلک آلاف جیر دوین حتانی که کارمن وی مجی هانه بگهرن ولی بحثانی نایگهر. باشه دکتر فرید یعنی امریکا کوب خواه مترسیه در دخه پیش یعنی کود بیجه او ارتش کل دیگرتیگه هیدا دما کو آزاد و دبه ارتش که وقت به دکار جاره کدن وان هریمان کنترل بکه یا جداگیر بکه و دمه امریکا بخواه یعنی ریوبریا خواسر دستلدارین کرد با اوی کی تایبت چش امریکای دخوازن کو تو بيجي بحثا هول ناب نتويدي كي امريكا چاواد كاره سركردايتي افان هولان بك ونهي لك اف جروب قش ببه اما يعني وقت ريفبريه داي خو يعني كرين يعني جرك ددگاه كناف دولتي هبال في دبر هانج بو قريبان يعني وكسا پشتی دادا کرنا وانا يعني ريكج وانا ببين يا وقرن ولات خو ولات وانا ردستي خو كن افشتاج حطاني رجا ايرونا بقلك ولات وانا هنا وكسنا ناخذ وانا وقرين جم خو والدفرين وانا ايجادنا ولات وانا دخرابيا بكن يا كارن تيرورستي رابن فابياجد بترجريك كدنارين اماده امريكا بخواز علي كاربن نبس واني دور پیش کرنا و یا و گرتیگاه های یعنی نه بس پاراسنا و گرتیگاه اواز بی علی کاربن به میچلو کاربن جوانا خلاص بن یعنی چلو داویا وانا به حتانی انا کاجی او علی کاری تنی نج علی امریکا و نج علی دولت یعنی ایگ هم کیماسی امبیجن یعنی ایگ جمع انا تشتکی بالکیش گرینگ مترسینه کلسر اولهیا وانا شد که حتانی روجای رو اوانا نه پیشگیری ریوبری ناکن که کاربن یعنی داویا به داعشانه به جبرولج یعنی ایروج امریکا ته خواستن اف کاری هانه یعنی پرچه به یعنی شبدو جدا به ای مزنی گد زندان دنا وانا بین بر دادگاه یعنی و بین ریکش وانا بین رادستی ولات وانا بکنیا وانا باب زندان دبرن دی یعنی نه دروج افاف قدرم ای گنج و خورت و زاروک بن یعنی زاروک وانا بشين پرورده و بشين دبستانا جوانا ريك جوانا بين سازيا جوانا بين جبود بين پرورده كنج نفر افكار مزن يعني وقت ما قلت بدا حزارانه ريبري تنا خوني كار كد بيش جينا بدولتي هذا ونما امريكا يعني وامريكا دبي مترسينه كي لسر او هي امريكا بخوش كان دبي شعبدي بري حال دبي هولن هف بشها دبي درباري دكتور برسمنا داوود في درباري لسر اصلا جيفاكي هون الفقد العردين الويدري لسر اصلا جيفاكي او مترسيه هاند نافا جيفاكي دا ديار يعني ام بيجن راس د كامبان دا اف مترسي رنگه هبه بس للدرفه تشتكي وا هيا يعني تهست هيا كو او ورن حمبس كرن اگر جارك دن ورن ازاد كرن يعني لگور گهاتی دوباره کرن و سرپیهاتی دور مده چی بونه دما گو کسان زندان درونی ارزگار دبن و بدگرن ناو ایلین خو ناو عشیرن خو دنار وانا حمیز دکن يعني ما قلت يعني ابرمان نهانه بلافكرين ابن ملت يعني ملت مسلمان باورياينا يعني نفشك مازن ام دبيجن باورياينا بوان رمانان تلج برولو جدما جو اوانا اشخر ريك دبين ودر ما سينا ملت دبن زود ان حمبي ذكرن نمازج علي عشاري دالي فرات دوي دبر هانه يعني دبر بلين نرينا تجيش تزدعوا اللي بورنتكم دكتور فريد دما مكيمه دكتور فريد سعدوني شرفكار سياسي تج باجار قامش لو مراوي قال لك سباس شوف وراغايان زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسو جبال لواشنطن دي سي هردو هفتجاري دب ميواني مالكانتا لقلنا جیاوازی ڕوانین و ناکۆچیەکانی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق تا ئەندازەیەکی بەرچاو کێشەی بۆ هەڵبژاردنکردن لەو هەرێمەدا دروست کردووە. ئەوەی جێی سەرنجە هەموو لایەنەکان دەڵێن دەبێ هەڵبژاردن لەم ساڵدا بکرێ بەبێ ئەوەی هەنگاوێکی کۆنکریتیش نرابێ بۆ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە چاوەڕوان کراوە. پشدەر بابەکر چاودێری سیاسی لە هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاک پشدەر سواز بۆ ئامادەبوون و هەروەک لەو پێشەکێشدا باسە بکرد هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان جەخت دەکەنەوە لەوەی ئەبێ هەڵبژاردن بکرێ بەڵام هێشتا دیار نییە ئەو هەڵبژاردنە ئەکرێ یان نا ئەمەوێ بزانم کێیە کە نایەوێ هەڵبژاردن بکرێ. زۆر سپاسان دەکەم سڵاو ڕێزم هەیە بۆتان لە ڕاستیدا حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن هەڵبژاردن بکرێت بە تایبەتی سێ حیزبە بەشدارەکەی یا پێکێنەرەکەی حکوومەتی
هەرێمی کوردستان ئەوانی شێکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان ئەم سێلایەنە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەی 2021 شکستێکی گەورەیان خوارد و ڕێژەی دەنگەکانیان و ژمارەی دەنگدەرانیان زۆر کەمی کرد. وای کردووە ترسێکیان هەبێ فۆبیایەکیان هەبێ لەم هەڵبژاردنەدا زەڵبەی باشیان بەردەکەوێیان باستەوە دەکرێت ئەگەرێکی بەهێزەوەی ڕەنگە نەتوانن حکوومەت تەشکیلکەن و خەڵکی تر وەلایانی تر حکوومەت پێک بهێنێت. ئەمە وای کردووە کە بەڕاستی کۆکارێک هەبێت یان بەدیری ئەو لایەنانە شتێک هەبێت لە ژێر پەردەدا هۆکارێک دروستکەن بیانوویەک دروستکەن بە بیانووی ئەو بیانووی ناکۆکی لەسەر یاسا هەڵبژاردن یا لەسەر پێکاتەی لە کورسی پێکاتەکان ئەم بیانوانیان کردوتە پەردەیەک یان بیانوویەک کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دوا بخەن ئەگەرنا پێم وایە ئەو سێلایەنە کۆک بوون لە کاربژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان دوا بخەن. بەڵێ باشە ئێستا کە باز لەوە دەکرێت جەخت لەوە دەکەنەوە کە دەڵێن دەبێ هەڵبژاردن کرێ هەڵبژاردنکە وەکو پێداویستێکی ناوخۆیی هەرێمەکە لی دەڕوانرێ یا ئەو فشارە دەرەکیەیە کە لەسەر هەرێمی کوردستانە وها دەکا بڵێن ئەبێ هەڵبژاردن بکرێ. لە ڕاستیدا من پێم وایە ضرورەتێکی ناوخۆییە بە تاکید بە تایبەتی کە پەرلەمانی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە شەرعیەتی نەماوە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە ئەو موسسە و کۆمیسیۆنانی کە شەرعیەتیان لە پەرلەمان وەرگرتووە ئەوانی شەرعیەتیان نەماوە لەبەرەوە بە تاکید ضرورەتێکی ناوخۆییە. بەڵام شان بەشانی ضرورەتی ناوخۆیی بەڵێ فشاری دەرەکیش هەیە. یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات بە حەقیقەت یعنی تۆزێ کێشیان هەیە لەگەڵ مەسەلەی دیموکراسیە زۆر حەزیان بە دیموکراسی نییە. هەر ئەمە ژوای لێکردوون کە لێرە بڕوایان بە قەزێ بە بەشێک لە دیموکراسی هەبێ لەو لا بڕوان بە بەشێکی لە دیموکراسی بێ بەڵام وەکو کۆی پاکێجێک بۆ سیستمێکی باشتری حکومڕانی وەکو دیموکراسی وەکو بەدیلی سیستمە دواکەوتوەکان یان بەدیلی سیستمە داخراوە دیکتاتۆرەکان لی ناڕوانن. هەر بۆیە دەبینین کە لە مێژووی پەرلەمانی کوردستانە چەندین جار بە ئارەزوی خۆیان تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە تەمەنی حکوومەتیان درێژ کردوتەوە بەبێ ئەوەی کە هیچ سەنەدێکی قانونی هیچ پاڵپشتێکی قانونی هەبوو بێ. ئەو حیزبانە هەرو حیزبانن کە ماوەیەک شەڕی ناو خۆیان کردووە پەرلەمانیان داخستووە یعنی لەبەرەوە ئێستش بەلایەنەوە ئاسایی هەڵبژاردن لە پەرلەمان لە هەرێمی کوردستانە نەکەن بەگەر فشارە دەرەکیەکان کاک پشدەر گەری یارمەتیم بی هەڵبژاردن چ شتێکە گۆڕێ لە هەرێمی کوردستانی عێراقدا بەڕای تۆ یعنی چەندان هەڵبژاردن کراوە شتێکی ئەو تۆ لە سیستمی فەرمانڕەوایەتی هەرێمەکەدا نەگۆڕاوە؟ وەڵاهی من وای نابینم یعنی ڕۆژانێک یەکێتی و پارتی تقریبا 50-50 50-50 یعنی 100 کورسەکەی پەرلەمان یەکێتی و پارتی بوو. ئێستا یەکێتی و پارتی یعنی دابەزیون بۆ کەمتر لە 70 کورسی کەمتر لە 70 کورسیان لە پەرلەمانی بەشێک لە هاوپەیمانەکانیشان بەوانی کە زۆریش لە خۆیان و نزیکن لە پەرلەمانی هەرێمی کوردستانە هەیە. سەرباری ئەو يعني بديلي هالبجاردن هر هالبجاردنا يعني بديلي هالبجاردن يعني شتێکی تر نییە يعني خەڵک پەنای بۆ ئەنواعی ڕێگا ئەنواعی ڕێگای بۆ دەربڕینی ناڕەزایەتەکانی تاقی کردوتەوە هەموو ڕێکارەکانی خۆپیشاندانی مەدەنی و خۆپیشاندان و مانگرتن و يعني نووسین لە سوۆسیال میدیا و لە میدیاکان و یعنی لە هەموو ئەمانەی تاقی کردوتەوە. ئێستا کاتی تاقیکردنەوەی کارتە بەهێزەکەیە کە هەڵبژاردنە یعنی ئەگەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ پێم وایە ناڕەزایەتی خەڵک بەرەو قۆناغێکی تر دەڕوا بەرەو ئاراستەیەکی تر دەڕوا. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ لەلایەک لەلایەکش دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێتی و پارتی ناچار بکرێن ئەنجامی هەڵبژاردنەکان قبول بکەن. ئەمە خۆی یەکێکە لە پرسە گرنگەکانی ئەمە لە زۆر هەڵبژاردننی پێشووی هەرێمی کوردستانی عێراقدا بینیمانە هەر ئەو لایەنە سیاسیانە خۆیان هاتوونەتە سەر کەناڵەکانی میدیا لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە یەک ئەوی تری گونابار کردووە بەوەی کە فێڵوتەڵەکە کراوە لە هەڵبژاردنەکەدا. اینجا لێرەدا پرسیارە گرنگەکە لای من ئەوەیە خەڵک چۆن متمانە بە هەڵبژاردن بکە خەڵک چۆن بتوانێت بچێت دەنگ بدا خەڵک دەنگ بە چی بدا بەو بێ متمانەیە؟ دەزانی ئوستاس لە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هەنگاوێکی زۆر دڵخۆشکەر بینرا ئەویشەوە بوو کە یەکێتی و پارتی و
دوتنەوەی گۆڕان نەیانتوانی تەزویر بکەن بە حکمی ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق سەرپەرشتی دەکرد بە حکمی ئەوەی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکان ڕقیب و چاودێر بوون بەسەر هەڵبژارنەکانەوە هەر بۆیە دەبینین ئەو سێلایەنە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2021 مقارنەتەن بە هەڵبژاردننی 2018 نزیک بە 700,000 زیاتر لە 700,000 دەنگ کەمیان کردووە نە لە ڕاستیدا ئەم دەنگانە کەمیان نەکردووە بەڵام ئەوە بوو لە 2021 ڕێگای ساختەکاری و گزی بەو لایەنانە نەدرا بۆیە نەیانتوانی ئەو دەنگانەی کە لە 2018دا بۆ خۆیان نووسی بوویان لە 2021 جارێکی ترە و دەنگانە بۆ خۆیان بنووسنەوە یان بەدەستی بهێننەوە بۆیە ئومێدەکە لەسەر ئەوە هەڵکرداوە ئێستا گۆڕانکاریەکان بەو ئاراستەیەن ئومێدەکان بەو ئاراستەیەن کە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقی هەڵبژاردنەوە بێت سندوقی هەڵبژاردننی چۆن گۆڕانکاری لە ڕێگەوە دروست دەکرێت لەو ڕێگەی کە یەکەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وەکو باز دەکرێت ئێستا کە ئەوانیش بەشدار دەبن لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە خاڵی دووەمیش ئەوەیە کە بەڕاستی پشت بە داتا و بایۆمەتری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق دەبەسترێت خاڵی سێمیش ئەوەیە کە ئێمەمان دەیبینین فشارێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی و چ لە یونامی چ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چ لە هەڵپەیمانەکانی لە یەکێتی ئەوروپا دەبینین کە فشارێکی گەورە دەکەن بۆ ئەنجامدانی گەورەیە لەلایەکەوە گەری یارمەتیم بێ بەداخەوە کاتمان نەمان من زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریەکەت سوپاس و پێزانینم زۆر سوپاس بەهۆی کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی ئاو و هەروەهاش ڕێگەگرتنەوەی ئاوی چەمەکان لە ناو تورکیادا بڕژێنە ناو ڕووباری فراتەوە هەر بۆیە ناتوانرێت سوود وەربگیرێ لە بەنداوی ڕۆژاوا لە سووریادا کارمەندانی بەنداوەکە دەڵێن بەهۆی کەمی ئاوەوە ناچارن بۆ یەک هەفتە وزەی ئەلکتریک لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ببڕن و دەشڵێن بۆ هەندێک شار دەتوانن تەنها 4 کاتژمێر ئەلکتریک دابین بکرێ ئەگەر تورکیاش بەردەوام بێت لەسەر هەمان ئەو سیاسەتەی بڕینی ئەوان ناچارن ئەو 4 کاتژمێرەش لابدەن. ji ber qutkirina Tirkiyê ji ava çemê Firat ra û kêmbûna rêjeya avê, bendava Rojava ji bin xizmetê derket û rêveberiya bendavan a Bakur Rojhilatî Sûriyê neçar ma got elektrîkê heya hefteyekê li ser bajarên Bakur Rojhilatî Sûriyê qut bike. Li gorî got serokê elektrîkê ya bendava Rojava Mustafa Abdurrahman ji dengê Amerîka ra got. Got piştî hefteyekê dê rojê 4 saetan elektrîkê bidin bajaran û ger Tirkî avê bernede, ew ê neçar bimînin got saetên wê hîn kêmtir bikin. اما ساعات حفتان ضحايا ساعات 11 اما 4 ساعتان اما بنداوي بيخن طبعا ذاتن بان يعني ام باف 4 ساعتان نتيرك وبي ملت كاري خبيك بينين بس اما ام بكيمبونا رجا ابي يا دوله ترك سر ملت روجاوا ما هیچ تمهيرو 4 ساعتان ام بيخن جبر کیمبونا رێژەیە ئاوێ و ڕاوەستاندنا karê bendavê rojê kêmtir ji 5 saetan elektrîk digihêje bajarê Kobanê. Rûniştvanê Kobanê Hikmet Ehmed dibêje got ji ber tinebûna elektrîkê welatî neçar dimînin got mîtorên elektrîkê bikar bînin. Lê bikaranîna van mîtoran gelek zehmetiyan çê dike. Berê kerebe hebû yani mîtor xiraban û kesî mîtor vê naxistin. Niha kerebe tune مرۆیت مەسە 2 ساعتا 3 ساعتا هەیە ئۆمبێر ژە مەتنەنە و خەڵک مەجبور دەبێ میتۆرە چێ دکێ ئەنجی میتۆری وان چێ دکرد دمەشنن. هەروەها خالد بەکی ji dengê Amerîka ra gazincên xwe anîn ziman û got çareserkirina vê pirsgirêkê erka rêveberiya elektrîkê ye û bang li wan kir got di zûtirîn demda çareser bikin. Ne ombîroj me ra min dikin, ne kerebej me ra min dikin. Yani di tiştoj me ra çarokê bibînin ji vê kerebê ro ku vo mileto helok bû bê kerebe. Alem jî gî nikone ombîro teman bibe. Îyonî îmkonî xwe bibe ombîro bibe. Îmkonî xwe tune bê dîsa wê bê kerebe mo. Em dixwazin helekê ji me re were dîn bo mesulî ser kerebê kî ye? Kî dibe bira me ra çarokê bibîne. Ji vê kerebê em dîdin mirin bê kerebe. Hêjayî gotinê ye got li gorî hevpeymana parvekirina ava çemê Firat ya di navber Tirkiye û Sûriyê da di sala 1987 da di vê disanê da 500 mitr sêkoşe av derbasî erdên Sûriyê bibe. Lê Tirkiye vê hevpeymanê bin pê dike û rêjeya avê gihandiya asta tinebûnê. Mahmud Balî dengê Amerîka, Kobanê.
میشل یو ایوارا یکشمه خلاطا آسکاره یا باشترین اکتر ورگرت جبو فیلم Everything Everywhere All at Once. اکتر اجدایکویا مالیزی بو یکم جنا آسیایی کو خلاطا آسکاره جبو باشترین اکتر وردگره لدور رولا ویا پرآلی دوی فیلم پرآلی دا. یو ته پشت سرکفتنا یو ته پشتی 9 سالی جه سرکفتنا اکتر سپی لویس رینر ده همان ریزه ده. بینر هجال ور ام دیگن داویا کرد کنشن تا جارکدن هر شادو بختور بن. هل خوشیا جت عم بیلی.